کە دێم داوای حەق خۆم دەکەن تهدیدم دەکەن هەڕەشەم پێ دەکەن ناهێن بەیستنەوە ئەشتەگەریان قسەی بکەم و دو سێ ساڵە خۆم دەشارمە ئەو جارە هاتم گوتم با داوای حەق خۆم بکەم لەوەی پێشترش تقریبان 2 هەفتە لەوەی پێشتر ئەوەیان کردم لە منیاندا ڤیدیۆشم هەیە کۆکو لە منیاندا ئەمنی ڕاکێشا بەیستنەوە عاچی مەجاڵم نادەنێ تەفاهمی دوو برایەکەم لە منیدایە زۆر فرتوفێلیان لە من کردی خاستن دوو برایەکەم لەگە دوو خوشکم لەگەری ئەوەنە لە میراتی بابم کە جێ برێن میراتی بابم هەبووم بوو جێکانی یعنی گرانبەها بوو لە جێ باش بوو ئەو جوانە منیە هەر خەڵەتان بە تەزویر و بە فرتوفێل و بە هەموو نەوعاچی ئەم 25 ساڵە بە حکمی ئەوەی لە خارج دەژیم هەبرایەکەم دێگۆ خەمن نەبی ئەمن حەقی تو ناخۆم و غەدرت لێ ناکەم بە کەیفی خۆیان وەکالەیان کرد ئەو دو سێ ساڵە زانیم کە ئەوانە فرتوفێلیان لە من کردیە و غەدریان لە من کردیە ئێستا دێن هەڕەشەم لێ دەکەن ناهێلم بە حوریەتی خۆم ناو هەولێرە بژم بەخۆم هاولاتێکی ئێرەمە 25 ساڵە لە خارج دەژم بە هیچ نەوعاچی ناهێلن داوای حەقی خۆم بکەم خوشکەکەم لەگە پیاوەکەم بوو ئێستا ئەمنیان بە تەلاقداندا مالی منیان کاول کرد ناهێلم منداڵەکانش زۆر تێکەڵم بیتن سکاڵە ناتانم چونچەوان دەستیان دەروە چوومە هەر لایەکی حاکم و ئەوانەیە هەر دەرێن لە بەبرات ئەمە هیچمان پێ ناکرێت دەستیان دەروە نازام هەموو خەڵکەکی دەناسیت